ئەمڕۆ ساڵیادی هێرشە تیرۆریستەکانە کە لە 11 سپتەمبەری ساڵی 2001 کرایە سەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە لە مێژووی ئەمریکادا ئەمڕۆژ ڕێز لە قوربانیەکانی ئەو کارەساتە دەیگیرێ پاش تێپەڕبوونی 17 ساڵیش هێشتا ژمارێک لە قوربانیانی هێرشەکە نەناسراونەتەوە. سەرۆک دانەڵد ترامپ لە یادگارگەی شانکسڤیلی پێنسیلڤانیا ئامادە دەبێت ئەو شوێنەی کە گەشتی 93 لێکەوتە خوارێ و چەند ڕۆژێک لەمەوبەر یادگارگەیەک بە ناوی تاوەری دەنگ دروستکرا بۆ ڕێزلێنان لە قوربانیەکان. سەرۆک دانەڵد ترامپ گوتی ئەو کردارە بەدکارە نەیتوانی ورەی وڵاتەکە یان بەڵێنەکانی بۆ ئازادی لەناو ببات. هەروەها ڕۆژی 11 سپتەمبەری بە ڕۆژی نیشتیمانی لە قەڵەم داوە. مۆنومنتی شانکسڤیل لە 40 زەنگی جیاواز پێک هاتووە کە هەر یەکێکیان گوزارش لە قوربانیەکی ئەو فڕۆکەیە دەکەن. فڕۆکەیەک بە خێرایی ڕێڕەوی خۆی دەگۆڕێ بەرەو کۆنگرسی ئەمریکا، بەڵام ئامانجەکەی نەپێکە لەبەر ئەوەی 40 سەرنشینانی ناو فڕۆکەکە کەسانی ئازابوون و چارەنووس لەنێو ئەو فڕۆکەیەدا کۆی کردبوونەوە و ئەوان بەرەنگاری بەدکاری بوونەوە شەڕیان کرد لە پێناو خانەوادەکانیان و ئەوانەشی کە هەرگیز نەیان ناسی بوون، هەروەها لە پێناو ئەو ئازادیانەی کە لایەن شیرین بوو. ڕۆژی 11 سپتەمبەر بوو ئەو ڕۆژەی ژیانی چەندان کەس لەدەست چوو، هەروەها ژیانی چەندانیش ڕزگار کرا. ئەو قارەمانانەش لە ئاسمانی شانکسڤیل شەڕیان کرد. جێگری سەرۆک مایک پێنسیش بەشداری لە مەراسیمەکەی پەنتاگۆن دەکات لە دەرەوەی واشنگتن لەگەڵ خێزانەکانی ئەو کەسانی لەوێی گیانیان بەخت کرد. لە نیویۆرکیش سەدان لە ڕزگاربووان و ئەندامانی خێزانەکانی ئەوانی کە لە کارەساتەکەدا گیانیان بەخت کرد لە گراوند زیرۆ، ئەو شوێنەی کە دووباڵەخانەکەی نێوەندی بازرگانی جیهانی لێبوو، کۆ دەبنەوە بۆ یادی 17مین ساڵی ئەو کارەساتەی کە زیاتر لە 3000 کەسی تێدا کوژرا. 17 ساڵ پاش ڕووداوەکانی 11 سپتەمبەر هێشتا شارەزایان لە نیویۆرک بە ڕێگای تەکنیکی نوێ هەوڵ دەدەن ناسنامەی ئەو تەرمانەی کە هەتا ئێستا نەناسراونەتەوە بدۆزنەوە. ئەم دۆسیە نوێیانی تا ئێستا دۆزراونەتەوە بریتین لەوانەی پێشتر هیچ هیوایەک نەبوو بۆ ناسینەوەیان. جاوەکاری ئێمەیە لێرە لە ئۆفیسی لێکۆڵینەوەی پزیشکی بۆ ناسینەوەی ئەو قوربانیانە و هەروەهاش هەوڵدان بۆ پەرەپێدانی ئەم پرۆسەیە. چی دەتوانین باشتر بکەین؟ چ جۆرە کەرەستە و ئامێری نوێ دەتوانین بەکاربێنین؟ دەتوانین چی بێنینە نیویۆرک بۆ یارمەتیدانمان؟ یارمەتیدانمان لەم دۆسەیەدا کە گەورەترین لێکۆڵینەوەیە لە مێژووی شاری نیویۆرکدا و لە مێژووی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشدا. ڕۆژی 11 سپتەمبەری ساڵی 2001 19 پیاوی سەر بە ئەلقاعیدا 4 فڕۆکەیان ڕفاند و گەورەترین هێرشیان لە وەتای ڕووداوی پێرهاربەری ساڵی 1944ەوە کردە سەر خاکی ئەمریکا. ئەم کردارە ژوای کرد سەرۆکی ئەو کاتەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا جۆرج دەبلیو بوش شەڕی دژ بە تیرۆریزم ڕابگەێنێت و بڕیاری داگیرکردنی ئەفغانستان بدات.